مەزنترین شکستنا ئۆپۆزیسیۆنێژە ساڵا 2012 نەها لێ تاخین ڕۆژهەلاتی حەلەبێت تووشید بێ پێشتەی گرتنا چارتەخان لە پای هەف لێ باکووری ڕۆژهەلاتی وی باژاریژ عەلیە حکوومەتە سووریایەوە ڕەوانگە سووری بۆ مافین مرۆڤان ڕاگەاند پشتی 14 ڕۆژان ji بردومانە دژواریا بالەفرین سووری و ڕۆسی ئارتێشە حکوومەتێ کاری دەهەیەما 4 ڕۆژاندا تاخین حەی ساخور حەی شێخ خدر مەساکن هەنانۆ و حەی دەریا کۆنتڕۆل بکە و دێنەهادە شەڕ لێکەڤین تاخە شەعار بەردەوامە ڕەوانگەی دیار کرد ئەگەر هەیە ئۆپۆزیسیۆن تاخین زێدەتر دەما چەند دەمژمێرن داهاتی دەژە دەست بدا ژبەر ئەو دە تاخین گۆ دەبن دەستی ئۆپۆزیسیۆنێ دەمانە دەبن دۆرپێچێ دەنا و هێزە ئاسمانی بەردەوامە لێ بەردومانکردنە وان تاخان و چارە نویسا 250,000 کەس لەوان تاخان دمەتەرسیێدەیە لێ ناو باژارێ حەلەبێژی هێزن کوردی بەشەک ژێت تاخە بستان باشە و هەلکات تەحتانی یێنگۆر هافسی نورن دەگەل تاخە شێخ مەخسوودە کۆنتڕۆل کرن هەروەها نێزیکە 10,000 کەس ژێ تاخین بن کۆنتڕۆلە ئۆپۆزیسیۆنی و تاخین گۆ شەر لەوان دەقەومێ وە گەهاندن تاخە شێخ مەخسوود ڕەوانگە سووری گۆڕەوشا شەر لەوی وڵاتی دێشۆپێنێ ئەف شکستنە ئۆپۆزیسیۆنی ji بۆ دوو سەدەمان vەگەڕاند سەدەمایەکێ دۆرپێچەیەک ساڵی لێ سەر تاخین ڕۆژهەلاتی حەلەبێ بە ئاوایەکی گۆ ئەو تاخ دەدەما داوی دەڕاستی کریزە خواردنێ بووبوون سەدەما دووەم بەشداریکردنە هێزن ئۆپۆزیسیۆنی لوانتاخان دە ئۆپراسیۆنا مەرتالا فورادا گۆ تورکیا لێ باکووری ڕۆژهەلاتە پارێزگا حەلەبێ ئەنجام دەدا بەری دوو هەفتیان هێزن ئۆپۆزیسیۆنی عێریشەکە مەزنج عەلی ڕۆژاوای باژاری حەلەبێ ئەنجامدان ji بۆ شکاندنا دۆرپێچە سەرتاخین ڕۆژهەلاتە باژێر لێ ئەو عێریش سەرکەفتی نەبوو و پشتی وێ عێریشی حکوومەتە سووریا و بالەفرین رووسیا بێ دژواری حەلەب بردومانکردن وەک ئامادەکاری بۆ vê ئۆپراسیۆنە گۆنە هەلووی باژاری بڕێوە دەچێ دەنابەرە عێریشە حکوومەتی و عێریشە ئۆپۆزیسیۆنیدا ئاگر بسەر خەڵکی حەلەبێدە دووبارێ لەبەندە ئالیەک جوان هەردووان مژارە حەلەبەیەکی ئالی بکە و دنهادا حکوومەت نزیک بووە ji بۆ خۆی یەک ئالی بکە ئیبراهیم ئادەم NRT